بنای خۆی گەورە میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک پرۆژەی خستە بواری جێبەجێکردن بۆ ئەوەی دەیان هەزار خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان و بێباوکان و خاوەن پێداوی تایبەت تێیدا سوودمەند بێ. دیارە ئەمڕۆ یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە قەزای سۆرانە کە قەزای سۆران و هەروەها ڕەواندز و خەلیفان و هەریری گرتوتەوە کە نزیک 100 لە خەڵکی هەژار و کەم دەرامەت ئەمڕۆ ئێمە هاوکاری دەکەین بە بڕی 20 میلیۆن دینار دیارە بۆ هەر خێزانێک بەر 200,000 دینارمان بۆ داناون. بۆیە من لێرەوە بەڕاستی داوا دەکەم لە خێرخوازان هاوکارمان بن بۆ ئەوەی بە دەیان هەزار خەڵکی هەژار و نەدار و نەخۆشان ناویان تۆمار کردووە لە دەستگای خێرخوازی بەخشین چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوەی خێرخوازن بۆیە خێرخوازان چەند هاوکارمان بێمە دەتوانن ئەوەندەی تر زیاتر خەڵکی هەژار نەدار سوودمەند بکەین. ئەمڕۆکە ئێمەوەکو دەستگای خێرخوازی بەخشین بڕی 20 میلیۆن دینارمان ئامادە کرد لە ڕێی خێرخوازانەوە بۆ 100 خێزان و بۆ هەر خێزانێکی بڕی 200,000 دینارمان بەسەرێندا دابش کرد. والله هاوکاری زۆر پێویست بوو ڕاستی لە مانگی ڕەمەزانەی ڕاز لە جێ خۆی بووکە لەو پێ معاشە و لە وەزعی شەکی زۆر باش و لە جێ خۆ بوو. والله تۆ خیاڵەتە نەپەڕی خراپێ بەڕاستی لەو وەزعی هەموو کەس وەزعی خراپە ئینشاءالله بەردەوام بی خاخوێری هەموو لا بنووسی. یا ڕەبی کوڕێ من لە بەراونستی بەتا بەدور بن یا ڕەبێکی بارانی بوارێ بەسەدا باری ڕەبی خوایە ئەو دەستگا قەتێک نەدرێ چەندچی ئەنگە و چاو لە فەقیر و هەژاریەکەن خدای گەورەش چاو لەنگۆ بکە ئەنگەوە چنە بە هەشتێک لە بە خەرچی زگو بە خەرچێستە و تاوڕێ لە خەرچێت عالم گەلک فەقیرە گەلک نەبوونە مارێ دە کەسە 15 کەسە چینە لێ بنێ بەخوای جیران مهێنیان لێ بنێ بەخوای بەو مزگەفتەی يا ربي لبراون سيبتها بدور يا ربي خوا هدايته بده يا ربي خوا بالرحمة بس خوا جورا وبس دابين يعني جوزك بخرج صوت خواش زك بنجوب صوتي